ذیکرەکانی خواردن و خواردنەوە پێش خواردن بڵێ بسم الله. بەڵام ئەگەر بیرت چوو ئەوە هەر کاتێ بیرت کەوتەوە بڵێ بسم الله في أوله وآخره. بەناوی خودای گەورە لە سەرەتا و کۆتاییدا. یاخود پێش خواردن بڵێ اللهم بارك لنا فيه وأطعمنا خيرا منه. خدایە بەرەکەت بڕێژە بەسەرماندا لەمەدا و لەم خواردنە چاکترمان بدەرێ. بەدەستی ڕاست و لە بەردەمی خۆتەوە بخۆ و بە سێ پەنجەی گەورە و شایەتمان و ناوەڕاست بخۆ و دوایی پێش دەسەڕین هەرسێکیان بلێسەرەوە، چونکە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم پێش دەسەڕین هەرسێ پەنجەکانی دەلێسایەوە و قاپەکەش بلێسەرەوە و هەرچیەکرد لە دەستکەوتە خوارەوە لە پار و هەڵی بگرەوە و پاچی بکەرەوە و بیخۆ و فڕەی مەدا بۆ شەیتان و بەڕاکشانیشەوە خواردن مەخۆ. بەڵام ئەگەر شیرت خواردەوە لە سەرەتادا بڵێ اللهم بارك لنا فيه وزدنا منه. خدایە بەرەکەت بڕێژە بەسەرماندا لەمەدا و لەمەمان بۆ زیاد بکە. و ئەگەر ئاو یا شیرت خواردەوە بەدانشنەوە بیخۆرەوە و هەناسەی لەسەر مەدە و فوی لێ مەکە و سێ هەناسە بدە لە دەرەوەی جامەکە لە کاتی خواردنەوەدا. واگەر یەکێک ئاوی دایتێ یا ویستی ئاوت بداتێ بڵێ اللهم أطعم من أطعمني واسق من سقاني. خدایە خواردن بدە بەو کەسەی خواردنی دامێ و ئەو کەسە تێر ئاو بکە کە ئاوی دامێ و ئەو کەسەی کە ئاو دەجێڕێت با خۆی کۆتا کەس بیخواتەوە. و ئەگەر حەزت لە خواردنێک نەبوو عەیبی لێ مەگرە و یان بیخۆ یا وازی لێ بهێنە، چونکە هەرگیز پێغەمبەر صلی الله عليه وسلم عەیبی لە خواردن نەگرتووە. لە کاتی جێڕانی ئاو و شیر لە لای ڕاستەوەی خۆتەوە دەست پێ بکە. ئادەمیزاد هیچ دەفرێکی پڕ نەکردووە لە ورجی خراپتر بێت. چەند پارویەک بەسە بۆ مرۆڤ کە پشتی ڕاگیر بکات، ئەگەرنا با سێیەکی گەدەی دابنێ بۆ خواردن و سێیەکی بۆ خواردنەوە و سێیەکی بۆ هەناسە. و ئەگەر مێشێک کەوتە ناو خواردنەوەی یەکێکتانەوە با هەمووی نوخم بکات و دەری بهێنێتەوە تێیدا، چونکە لە باڵێکیدا دەرد و لە باڵەکەی تریدا دەرمان هەیە. ئەمانە پند و ئامۆژگاری پێغەمبەرمان صلی الله عليه وسلم محەممەدە بۆ ئومەتە. وەکەتەوە بوویت و لێ بوویتەوە بڵێ الحمد لله الذي أطعمني هذا ورزقنيه من غير حول مني ولا قوة. سپاس و ستایش بۆ ئەو خودایەی کە ئەم خواردنەی دامێ و ڕزق و ڕۆزی دام بەبێ گۆڕان و توانای خۆم. هەر کەسەی ئەمە بڵێ خوددا لە هەکانی لەوە پێشی خۆش دەبێت.